کێشەی نەبوونی وتارێکی یەکگرتووی کوردی لە بەغدا خەمێکی بەردەوام و هەمیشەییە کە کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا کاری لەسەر کردووە و لە کارنامەی 4 ساڵی ئایندەی خۆشیدا بۆ پەرلەمانی عێراق بەڵێنی داوە هەوڵەکانی لە پێناو دروستکردنی کۆدەنگی لەسەر پرسە نیشتیمانی نەتەواتیەکان زیاتر چڕ بکاتەوە. کۆمەڵی دادگەریەکێک بۆ لەو لایەنانەی بەردەوام بە شوێن کۆدەنگیەوە بووە لەسەر پرسە نیشتیمانیەکان. ئێستاش لە بەرنامەی کارمانە هەیە. ئەم کۆدەنگیە بە تەنها پەرلەمانتارێک بە تەنها 2 پەرلەمانتار ناکرێت بۆ ئەوەی ئەو کۆدەنگیە دروست بکرێ و لەسەر بەرژەوەندی و لەسەر پرسە نیشتیمانیەکان بێ کە تایبەت بێ بە بەرژەوەندی هاوڵاتیانەوە دەکرێ هاوڵاتی و دەنگدەر زیاتر پشتیوانی لە کۆمەڵی دادگەری بکە بۆ ئەوەی کە بتوانین ڕۆڵ و کاریگەری لە پێناوی و دەستهێنانی بەرژەوەندی هاوڵاتیانە ئێمە سەرکەوتوو بینتیا و نوێنەرەکانمان تیا سەرکەوتوو بن. چونکە ناکرێت پرسی کۆدەنگی بە تەنها پەرلەمانتارێک یان لایەنێکی سیاسی ناکرێت کە کەمترین پەرلەمانتاریە بێ. یەکێتی و پارتیەکە زۆری نەبنبات و هەوڵیشی بۆ بدەی ئەو کە نهاتە پێشەوە بە تەنها لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کۆدەنگی دەستەبەر نابێت. کۆمەڵ هەمیشە هەوڵی داوە بەرژەوەندی باڵای گەل بخرێتە پێشەوە، بەڵام ڕخنە دەگرێت لەوەی پارتی وێچێتی بەرژەوەندی حیزبیان کردووە بە پێشینە لە بری پرسە نیشتیمانیەکان. دەستەبەرکردنی مافە نەتەواتیەکان و دروستکردنی گوتاری هاوبەشیش لە ڕێگەی دەنگدان بەو نوێرە ڕاستەقینانە دەبێت کە کۆمەڵ خۆی لەو نوێنەرانەدا دەبینێتەوە. کاتێکا کە ئێمە لە بیدایەتی 2015ەوە هەتاوەکو 2020 کە لە پەرلەمانەوە ئێستاشی لەگەڵا بێت کە پشتیوان بخوا کە بگەڕێنەوە بۆ ناو پەرلەمان ئەو پرسە نیشتیمانیانەی کە ئێمە قەناعەتمان پێی هەیە ئەوە ئەبێ پارتی و یەکێتی بێنە سەر قسەی ئێمە. ئەگینا ئێمە پارتی و یەکێتی زۆر چاگەناسین کە ڕۆژێک لە ڕۆژان نیشتیمانی نەبوون و هەوڵیان بۆم نیشتیمانە نەداوە، بە بێگومان هەوڵیان بۆ پەرتەوازەی فراکسیۆنە کوردیەکان داوە بە بەڵگەی ئەوەی لە کاتێکا کە حکوومەتی عێراق با بڵێن پێگەێنراوە پارتی بڕیاری ئەوەی داوە ئەگەر بزوتنەوەی گۆڕان بەشداری بکە وەزارەتی عەدل وەرگێ ئەوە ئەوان بەشداری ناکەن لە حکوومەتەکەی مالیکیە. ئەگەر یەکگرتووی ئیسلامی وەزارەتی فڵان وەرگێ ئەوان سەح بەکەن و لەو حکوومەتان نابن. بۆیە هەمیشە کاتی فشاری ئەوان بەرامبەر فراکسیۆنە کوردیەکان بۆ نەک بەرامبەر بە بەغدا بۆ ئەوەی فراکسیۆنە کوردیەکان بەشداری نەکەن. پرۆژەکەی کۆمەڵی دادگەری وەک بانگەوازێک بۆ تێپەڕاندنی بەرژەوەندی حیزبی دەبیندرێت و ئەم حیزبە پێی وایە بە زۆربوونی نوێنەرەکانیان دەتوانن کۆتایی بە گوتاری دابەشبوونی حیزبی بهێن و ومێدی دەستەبەرکردنی مافە نیشتیمانیەکان بکەنە واقع. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.